شەوی چلایان یەڵدا کۆتا شەوی پاییز و سەرەتای یەکەم ڕۆژی وەرزی زستانە. ئەگەرچی لێکدانەوەکان بۆم شەوە زۆرن، بەڵام دەوتێت خواوەندی میهر کە خواوەندی ڕووناکی بووە لەم شەوەدا لەدایک بووە، هێز و ڕووناکی بەخشیوە و خێریش زیاد بووە. خۆر لەو شەوەدا بڕستی لێبڕاوە وزەی لێبڕاوە، بەڵام هێز ئەیاتە بەرخۆی ورە ئەیاتە بەرخۆی بۆی جارێکی تر هەڵبێتەوە. ئەمە تەنها مانای هەڵهاتنی خۆری ئەو خۆرێنیە کە ئێمە بینین، مانای ئومێدە، مانای هیوایە، مانای ئەوەیە کە ئێمە چەندێک شەوەکانمان تاریک بن، چەندێک نەهامەتیەکان دوور و درێژ بن، بەڵام ئەبێ هیوایەکمان هەبێت. ئەم شەوە لە ناو کۆمەڵگەی کوردەواریدا بە کۆبوونەوە لە دەوری یەکدی و گێڕانەوەی ڕاز و نیازەکان بەسەر براوە. خوێندکاری دکتۆرا بووم لە تاران، زۆربەی خوێندکارەکانەوەیان بە من ڕاگەیان خەڵکی وڵاتانی تریش کە کوردبوونی ئێمە هەڵپەرکیەکەمان جلوبەرگمان ئەم چالاکی هونەری و کولتوریانەمان بۆ بە ڕەمزێک لە سەراستی دنیا بەوە پێناسرێنەوە لەبەرەوە بێ هەمیشە هەوڵ بین پیشانی نەوەکانمانی بین ئەو چۆن ئێستا زانکۆی هەڵەبجە پیشانی خوێندکارەکانەیە. ساڵانە و لە هەرێمی کوردستاندا چەندین چالاکی جیاجیا بۆ شەوی یەڵدایان چلە ڕێک دەخرێت. لەم شەوەدا هونەرمەندەکان و شاعرەکان کۆ دەبنەوە و بە گۆرانی و شعر بەشداری دەکەن. لە ماڵەکانە ئەو یادە وەکو شەوێکی پیرۆز ڕاگیرێ و شەوچەرەی تیادانرێ، نوکتە و بابەتە کوردەواریەکانی تیا پێشکەشەکرێ و هەنێک جار یاری کۆنی کوردەواری لەو شەوە چەند خێزانێک لەمە ناو لە ماڵێکا کۆبنەوە کۆمەڵێک یاری کوردەواری تیانجامەدەن. بەری جەلال عەزەوانی وەکو ئەرشێکی ئەخلاقی بە سپۆنسەری بەڕێز کاک دکتۆر تەها ڕەسوڵ بە هاوکاری مامۆستا سۆران عومەر مستەفا بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە مەراسیمی شەوی یەڵدای ئەم ساڵی تایبەت کردووە بە کارگوزارەکانی سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی هەڵەبجە و ئەم بۆنە ئەم شەو لێرە بە شعر و گۆرانی و قسەی خۆش و شیرینی و چەرەس و میوە بەسەرەبرێ. سەرچاوە مێژوویەکان دەڵێن میتراییەکان کە ئاینی میتراییزمیان هەبووە خۆیان بە خاوەنی چلە دەزانن کە ئەم ئاینە لە گوندێکی هەورامان بە ناوی دێوەزما و سەری هەڵداوە. ئاینەکەش پێش ئاینی زەردەشت بووە. ئەم ئاینە بوونیەتی هەموو شتەکان لە زەویەوە دەبینێت و دواتریش بووە تا ئاینی ڕەسمی ڕۆمەکان. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.